دەی بڵێ بزانم بۆ عەربەت درۆی چیکە و پێفووی پیاکە عەربە سەر ڕێی شەش قەزای کوردان بە وەعدی درۆ چاکتان خەڵەتان ئەتکەین بە شوێنێ لە دنیا دیاربی بەخواوا نییە مەگەر ناچاربی ئیتر زیاد یەکەین بوو جۆ پشکەکەی ئەی بێتەوەدا کوڵە دوو پشکەکەی وهای لێ یەکەین نەخسی نەمێنێ ئەی خوای ئەو خەڵکە داتان ڕزێنێ خەڵکی خۆمانە و جێگای شانازین بەڵام هەمویان لێتان ناڕازین ناڕازی نین و بەشیان دراوە وەڵا بە ژوابێ حاڵیان خراوە هیچ خراو نییە و ئێستاکە شارە ئەو شارەی لە دروی ئێوە بێزارە خۆیان رازین و وایان بەدڵە بۆیە تا ئێستاش کۆڵانیان گڵە تۆ فیدنە نەبی یەک قسە ناکەن هەر ئەوە ماوە لە دەستان ڕاکەن ئێستا پڕ ئیشە عەربەتی دڵگیر گورە ئیشی کوا هەی ڕوو بێ بەقیر هەر پرۆژەیە و بۆ عەربەتەکرێ لا لە بەرچاوم ئەی خوا بوو گرێ